لێنە سەر ئەو بابەتە تەندروستێکە باسمان کرد باسی باکتریای گەداکەین یەکێکە لەو نەخۆشیانەی کە ئەگەر زوو چارەسەر نەکرێ ئەوە مرۆڤ تووشی بڕینی گەدا یاخود شێرپەنجە ئەکات. بە گوێرەی توێژینەوە زانستیەکان باکتریای گەدا جۆرێکی باکتریایە کە دەتوانێت بچێتە ناو لەش و لە ڕێوەی هەرزدا یاخود لە ڕێڕەوی هەرزدا بژی و دوای چەند ساڵێک ئەم باکتریای ببێتە هۆکاری بڕینی گەدا و دواتریش دۆخەکە خراپتر ببێت و ببێتە شێرپەنجەی گەدا. اینجا نیشانەکانی توشبوون بە باکتریای گەدا کامانن با بیانزانی. ئەوەیەکە باکتریای گەدا باکردن غازاتی ناوسک و قرقێنە لێجان، هەست نەکردن بە برسێتی، دڵتێکچوون، ڕشانەوە، کەمبوونەوەی کێشی لەش، ئەمانە ئەو نیشانانە. بەڵام مەرجنی هەموو ئەم نیشانانە بە یەکەوە دەربکەوێت. یاخود ئەتوانین بڵین زیاتر بۆ وەرگرتنی زانیاری ئەمە سپۆری تایبەتمان لەگەڵە بە تایبەت بۆ قسەمان لەگەڵەکات و پرسیاری لێگەین. جا بۆ ڕێگریکردن لە توشبوون بە باکتریای گەدا پێویستە ڕەچاوی ئەم خاڵانە بکرێن. یەکەم شۆردنی دەستەکان بە خاوێنی و بە باشی لە دوای ئەوەی کە پاش ئەوەی کە خەڵک چووە سەر ئاو ئەبێت دەستەکانی پاک بشوان. دواتر دوورکەوتنەوە لە خواردنی پیس و ئاوی ناخاوێن و دوورکەوتنەوە لە خواردنی نەکوڵ. جا بۆ وەرگرتنی زانیاری زیاتر کەمە باسی باکتریای گەداکەین، باسی نەخۆشی گەداکەین، پرسیاری زۆرمان لەلا دروستە بێت بۆ کەسانی کە کێشەیان لە گەدا هەیە. ڕەنگە ئێستا مەترسێکیان لەلا دروست بوو بێت، مەترسەکەتان ئەڕەوێنینەوە بەو پرسیارانەی کە لە دکتۆر سامان تاهیر بەرزنجی پسپۆری نەشتەرگەری گشتی کە لە ستۆدیۆ لەگەڵمانە پرسیارەکانی لێکەین. ئامادە بۆ بەخێرهاتی. زۆر سپاس بۆ جەنابیشتان، سڵاو و بەیانی باش لە بینەرانی بەڕێزشتان. سپاس دەکەین. زۆر جار لە خەڵکە بیستین فڵان یاخود ئەم نیشانەیە فڵان نیشانە بە نیشانەی باکتریای گەدەیە. منیش لێرە چەندانەیەکیم باس کرد. هەموو ئەوانە هێشتەوە هەموو باس کرد. هیچ یەک لەو نیشانانە بە تەنیا ئەتوانن ئاماژە بن بۆەوە یاخود ئەبێ هەموو ئەو نیشانانە بەیەکەوە بێت جا ئەو دەمەڵین ئەمە باکتریای گەدەیە. نەخێر سەرەتا بۆ دەستنیشانکردنی باکتریای گەدا بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابەت ڕێگەمان زۆرە بۆ دەستنیشانکردنی باکتریاکە، بۆ نمونە لە ڕێگەی نازوورەوە، بۆ نمونە لە ڕێگەی پشکنینی پیسایەوە، بۆ نمونە لە ڕێگەی پشکنینی هەناسەوە، لە ڕێگەی کەڵچەتکردن یاخود لە تاقیگەکانە کەڵچەری خودی باکتریاکە بکەی. ئەمانە بە تەواوی دەمانگەیەنتە ئەوەی کە نەخۆشەکە تووشی باکتریای گەدا بووە یاخود نا. جەنابەت مەبەست ئەوەیە کە نیشانەکانی توشبوون باکتریای گەدا بۆ نمونە مەسەن ئەگەر مرۆڤەکە یاخود نەخۆشەکە کەسە توش بووەکە یەک لەو نیشانە هەبێت دەتوانین بڵین باکتریای گەدەی هەیە. نەخێر، بێگومان زۆر نیشانە هەیە لە جەستەدا، هۆکاری زۆرە، هۆکاری زۆری لە پشتەوەیە. مەرج نییە تاکە نیشانەیەک بمانگەیەنتەوە قەنعەتی بمانگەیەنتە ئەو تەشخیصەی کە فڵان کەس یاخود فڵان نەخۆش توش بووە بە جۆرە نەخۆشێک یاخود جۆرە باکتریای یاخود جۆرە ڤایرۆسێک. زۆر نیشانە هەیە، نیشانە یاخود سکاڵای زۆرێک لە نەخۆشەکان بۆ پێچەوانەشەوە هەندێک نەخۆشی هەیە یاخود زۆرێک لە نەخۆشەکان وادەن کۆمەڵێک نیشانە دروستکەن. یعنی نیشانەیەک تایبەت نییە بە بوونی نەخۆشیشی زۆر دیاریکراوە. باشە دکتۆر، کەواتە چەند نیشانە بە یەکەوە هەبن ئیتر مەترسیەکە دروستە بێ؟ بۆ نمونە ئێستا باسی یەکێک لەو حاڵەتانەمان کرد کە ئازارە یاخود ئەوەیە کە دوایکە خواردنێکێکی زۆرە خوا کەسێک قرقێنەیەک لێ ئەیات. یعنی ئەگەر دووسێر نیشانە بە یەکەوە بوو ئەو مەترسیەکە هەیە یاخود ئەگەر یەکی لە نیشانانە بۆ ئاسایی. خۆی لە جەستەی مرۆڤدا ئەگەر مرۆڤی نەخۆش کەسی توش بوو هەستی بە کۆمەڵی نیشانەیە کرد یاخود کۆنیشانەیە یاخود کۆمەڵ سکاڵایەکی هەبوو ڕاوێژی بە پزیشک کرد، پزیشک شکی بۆ دروست دەبێت کە چەند نەخۆشیەکیە. ئەمە لە سەرەتادا پێی دەڵێن دیفرێشن دایگنۆز، واتە ئەگەر هەیە کۆمەڵ نەخۆشیەکی هەبێت، ئەگەر هەیە کۆمەڵ نەخۆشیەکی تریش بەلاوە دەنێت. نیشانە زیاتر بێ مەترسی دروست دەبێت. بۆ وەڵامی پرسیارەکە جەنابەت ئەگەر دەرفەتم بدەیت خۆی تەشخیصکردنی هەموو نەخۆشیەک احتیمال دەکاتە سەر وتەی نەخۆش، پێی دەڵێن مێژووی نەخۆشەکە یاخود هیستری بە زمانە پزیشکی. اینجا ئەگزامینیشن واتە پشکنینی پزیشکی لە ڕێی دەست لێدانی دکتۆر، لە ڕێی مەسەڵەن تەماشاکردنی دکتۆر، لە ڕێی دانانی و ئامێرە سادانێک کە لە بەردەستێتی بۆ نمونە بیستۆکی پزیشکی سەماعی طبی. ئەمە
خطوەی دووەمە خطوەی یەکەم گوتمان مێژووی نەخۆشەکە و سکاڵاکان خطوەی دووەم نیشانەکان خطوەی سێم دەمینێتەوە بۆ دەستنیشانکردنی کاملی نەخۆشێک بە تەواوی بمانەوە هەر نەخۆشێک دەستنیشانکەین برتێ لە پشکنینە تاقیگەیەکان یاخود پشکنینە کانی تیشک بۆ نمونە سۆنەرە بۆ نازوورە بۆ نمونە ئەوەی کە لەناو خەڵکدا پێی دەڵێن ئەشیعی ملەوەن هەموو ئەم فلتەراندا ئەگەر نەخۆشەکە تێپەڕی دەتوانین تەشخیصی کاملی نەخۆشیەکە بکەین واتە بە کۆمەڵی نیشانەیەکی تەنها بە وتەی نەخۆش ناتوانین تەشخیصی نەخۆشەکە بکەین بەڵام دەکرێت کۆمەڵی نیشانەیەک شکین دکتۆرەکە شکی پزیشکە پسپۆڕەکە زیادکەن بۆی کەوە فڵان نەخۆش ئەگەری توشبوون بەکتریای گەدەی هەیە یاخود ئەگەری توشبوون بۆ نمونە بە نەخۆشیش تروە لەو تەوەری بابەتەکەی بەبەردی زەرداوەیە کۆمەڵی لەو نیشانێکەوە گومانی پزیشکە زیاد دەکات بۆی کە نەخۆشەکە ئەو بەکتریای گەدە یاخود برینی گەدە و دوانزەگیری هەبێت بریتە لە قەتپی ترژانێک لە سەروی زگەوە ناوەڕاستی زگ هەندێک هێڵند ئەرشانەوە هەندێک جار بەپێی خطوەکە یاخود بەپێی ئاستی نەخۆشەکە بەپێی ئەو مزعفاتان کە ڕوویان داوە واتە کۆمەڵی نیشانە ئەوانی کە باسمان کرد جەنابیش لە سەرەتاوە ئیشارەتێک پێ کرد ئەوان دەشێت گومانی پزیشکە زیاد کا بۆی کە نەخۆشەکە بەکتریای گەدەی یاخود برینی گەدەی هەیە بەڵام بۆەوەندە تەشخیص ناکرێت وەکو باسم کرد تەشخیصکردن یا پرۆسی تەشخیصکردنی هەر نەخۆشێک بە کۆمەڵێک پشکنیندا تێدەپەڕێت تەنها سکاڵاکان و وتەی نەخۆش بەس نییە بۆ تەشخیصکردنی هیچ نەخۆشیەک باشە دکتۆر ماڵی باکتریای گەدا دەزانین کە هەنێ باکتریەکانیشان کە بە سوودن ئەمە ئەچێتە گەروا بە زیانی پێ بگەێنێ ئەچێتە ناو باکتریا بە سوودەکان و بێسوودەکان یاخود بە ڤایرۆسەکان چۆنە ئەمەیان بەچی ئەناسرێت خۆی سەبارەت بە ڤایرۆس و بەکتریای گەدا یاخود ڤایرۆسی گەدا هەڵە تێگەشت نەکێت ناو خەڵکی زۆر جار نەخۆش مەسەڵەن دێتە لامان دەڵێ دکتۆر من ڤایرۆسی ماعیدەم هەیە ڤایرۆسی گەدەم هەبووە نەخێر ڤایرۆس نییە بەکتریایە ئەمە جیاوازە لە دوو شتی جیاوازن ڤایرۆس و بەکتریا ببوورە پرسیارەکەی جەنابەت بەڵێ مەبەستم ئەوەیە کە ئاخۆ باکتریایە مەترسیدارە ئەوەی کە تووشی گەدە ئەبێت بەڵێ بەنسبەت ئەو بەکتریانی کە سوودبەخشن لە جەستەیە پرسیارەکە دوازان زیاتر بەو ئاراستەیە بوو جەستەی هەموو مرۆڤێک سەرجەم ئەندامەکانی جەستەی مرۆڤ ناتوانم بڵێن سەرجەم بەڵام زۆرینەی هەرە زۆریان شتێکیان تێدایە ملیۆنەها بەکتریا لە جەستەی مرۆڤدا دەژێن ئەو بەکتریانە لە حاڵتی اعتیادی ئەگەر هاتوو بەرگری لەشی نەخۆشەکە بەرگری ناو ئەندامی جەستەی کەسەکە دانەبەزی لە حاڵەتی اعتیادیدا ئەو بەکتریانە هەمویان سوودبەخشن بۆ نە کۆڵۆن یەک دنیا بەکتریای تێدا ملیۆنەها بەکتریای تێدایە گەدە و دوانزەگرێ بە هەمان شێوە زۆربەی ئەندامەکانی جەستە پڕن لە بەکتریای سوودبەخش بەڵام کاتە بەرگری لەشی مرۆڤ دادەبەزێت ئەم بەکتریانە بەکتریای ئینتیازی پێڵێن ئۆپۆرچونستیک وا ئەکەن کەوا نەخۆشەکە یاخود ئەندامەکە تووشی نەخۆشی بکەن بەکتریای گەدەش کە پێی دەڵێن H پایلۆری با بڵێن کە هیچ شارتمان پێ نەکرد لەسەرتاوە H پایلۆری ئەم بەکتریایە لە حاڵتی ئاساییدا دەژێت لە ناو گەدەی هەموو مرۆڤێکدا دەژێت بەڵام وجودی ئەم بەکتریایە ئەتوانین بڵێن سێ لەسەر چواری جارەکان یاخود 75 بۆ 80 جارەکان تووشی هیچ کێشە و گرفتێکی کێشەیەکی ناکات بەڵام کاتێک کە نەخۆشەکە تووشی کێشە بوو بەکتریای گەدە لە حاڵەتی بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابەت کە بەرگری لەش دادەبەزی ئەم بەکتریا دەبێتەوەی بەکتریاکی زیان بەخش و زیان بەخش و ئەبێتەوەی زۆرێک لە نەخۆشەکان وەکو هەوکردنی کورتخایان هەوکردنی درێژخایان هەندێک جار لە دوا ڕۆژدا پاش چەند ساڵێک تەنانەت شێرپەنجەی گەدەش و ئەگەر هاتوو چارەسەر نەکرا زۆر ماکی دیکە مزعفاتی دیکەی لێ دەکەوێتەوە نەخۆش لەوانێت تووشی نەشتەرگەری بێت لەڕێی کونبوون یاخود تەقینی دیواری گەدە یاخود دوانزەگرێ یاخود خوێنبەربوون لە گەدە و دوانزەگری ئەم کێشانە ئەگەری ڕوودانیان هەیە کەواتە بەکتریایەکە بۆ خۆی وجودی هەیە بەڵام لە هەموو حاڵتی مەترسیدار نیە زۆر جاری وایە هەر نەخۆشەکە ئەسڵەن بەکتریاکەی هەیە و هەستیشی پێناکە زۆربەی جار باشە دکتۆر باسی شێرپەنجەی گەدەمان کرد جیاوازی نیشانەکانی شێرپەنجەی گەدە لەگەڵ باکتریای گەدە چیە نزیکن لە یەکەوە زۆر نیشانە هەیە بەڵێ پێک دەچن ژان زۆربەی جار شێرپەنجەکان لە سەر تاپای جەستا یەکێک لە گرفتە هەرە سەرچەکانی زۆر جار بۆ نەخۆشی باز دەکەین ئەوەی کە ژانی نییە یعنی نەخۆش هەستی پێ ناکات بەڵام ئەگەر هاتوو نەخۆشەکە بەکتریای گەدەی هەبوو تووشی برینی گەدەی کرد و برینی دوانزەگیری کردبوو وەکو باسم کرد ئیشارەتێکم بێ کرد لە ساڵانی دواترا بە چەند ساڵە ئەگەر هەیە ناڵێن 100% بەڵام ڕێژەی کەمە بەڵام هەر ئەبێ ئیشارەت پێ بکرێ و بۆ نەخۆش باز بکرێت تووش شێرپەنجەی گەدەشی بکات نیشانە و کۆ نیشانەکان زۆربەی ئەوانی کە باسمان کرد هەمان شتن بەڵام ئەمینێتەوە سەر ئەوەی کە نەخۆشەکە بە تەنیا خۆی پێ تەشخیص ناکرێت کە ئەمە شێرپەنجەی هەیە بە پشکنین بە دەردەکەوێت لە کاتی پشکنەکاندا جیاوازە لە کاتێ بۆ نمونە پێنۆڕێکی گەدا یا پێنۆڕێکی گەدە و دوانزەگیری بۆ نەخۆشەکە دەکەی نازۆرێکی بۆ دەکەی
برینی گەدە و دوانزەگرێ بە ئاسانی جیا دەکرێتەوە لە شێرپەنجەی گەدا شێرپەنجە گەدا گرەیەکە مەسەڵەن پارچێکی لە پشکنی وەرد بۆ وەردەگری و دەنێرێ پشکنی شانەی دەردەچێکە ئەم نەخۆشە شێرپەنجەی گەدەی هەیە نیشانەکان وەکو باسم کرد زیاتر تێکەڵن لەگەڵ برینی گەدە و دوانزەگرێ بەڵام بە پێنوەڕی گەدە و دوانزەگرێ گرێ بە دەردەکەوێت ئەم گرەیەکە بە دەرکەوت لە کاتی نازوورەکەدا پارچەی لێوە دەرچێ و دەنێردرێتە پشکنی نیشانەی زیاتر بە پشکین زیاد دەکرێتەوە نەوەک بە نیشانە باش هۆکارەکانی توشبوون بە باکتریای گەردە چیت چونکە ئەزانین لە شێرپەنجەیە زۆربەی شێرپەنجەکان تەنانەت نەشزانرێت هۆکارەکەی چییە بەڵام بۆ باکتریا ڕەنگە هۆکارەکان ئاسانتر دەستکەون ئەوە سەر ڕێگەکانی گواستنەوەی ئەم بەکتریا کەسێک لە خێزانێک توش بێت وەکو جەنابەت لە سەرتاوە گوتم هیچ بۆ ئێمەتیان هێشتەوە زۆربەی بابەتەکان باس کرد تەوەرەکان باس کرد گواستنەوەی لە ڕێی خواردنی پیسەوە لە ڕێی ئاوی پیسەوەکو جەنابەت ئیشارەت پێکرد گواستنەوەی لە ڕێی کەسێکی توش بووەوە لە ماڵەوە کە مەسەلەن زۆر گرنگی بە پاک و خاوین نەدا ڕێگەی گواستنەوەی پێی دەڵێن فیکۆ ئۆڕەڵ واتە لە ڕێی پیسایی و دەمەوە لە ڕێی پێسایی و خۆراکەوە واتە کەسێک توش بوو لە ڕێی پیسایی ئەوە ئەوجە بە هەر شێوازی لە شێوە هازەکان بێت بۆ ئەو پیسایە مەسەڵەن دەچێتە ناو جۆرە خواردنێک بە شێوەی لە شێوەکان لە ڕێی مەجاریەوە لە ڕێی ئاودانی کشت و کاڵەوە بۆ نمونە لە ڕێی دەزن و شوشتنەوە کەسێک ئافرەتێک خانمێکی ماڵ هەیەی و گرنگی بە پاک و خاوین نادات لە ماڵەوە خواردن دروستەکە و ئایلەکە ئەتوان بڵێن بەشێکی مەسەلەن توش دەکات ئەمانە هۆکارن بۆ گواستنەوەی چێ زیاتر توش دەبێت ئەمە ئەتوانین بە شێوەیەش کە جواب بدەینەوە ئەوانی کە تووشی برینی گەدە و دوانزەگرێ دەبن بەکتریای گەدا هۆکارێکی سەرەکی بۆ توشبوونی کەسەکە بە برینی گەدە و دوانزەگرێ سەرباری ئەمە هۆکاری تریشن بۆ نمونە زۆرێک لەو دەرمانەیەکەوە بۆ هەوکردن یاخود هەوکردن نا بۆ ئازار بەکاردێن بۆ لابردنی ژان بەکاردێن ئەبنە هۆکاری دروستبوونی برینی گەدە و دوانزەگرێ سترێسی دەرونی پستانی دەرونی پاڵاپەستۆی دەرونی ئەمەش هۆکارە هەندێک خواردن هەیەکەوە خواردنە تیژەکان خواردنە ترشەکان خواردنە زۆر قورسەکان هەندێک جار گەدە ئەزێر دەدات تووشی برینی گەدە و دوانزەگرێ دەکات بۆ نە دەبینین لە وڵاتانی کە خواردنیان زۆر تیژە یاخۆ زۆر ترشە بەر لە شێرپەنجەی گەدە برینەکە برینی گەدە و دوانزەگرێ قورحەی مەعیدە و دوانزەگرێ زۆرترن واتە ماناهۆیان هۆکارن هۆکار زۆرە بەڵام هۆکارە سەرچەکان ئەم هۆکاران هەت تەنانەت لە هەندێک بابەتدا لە هەندێک توێژنەوەدا باز دەکات کە جگەرە کێشان مادەی بەکارهێنانی مادە کوولەکان ئەمانش دیسان هۆکارن بەڵام هۆکاری زۆر سەرەکی نەبن لەوانە دکتۆر پرسیارێکمان هەیە پەیوەندی بە باکتریای گەدەوە نییە بەڵام هەر پەیوەستە بە گەدەوە ئەویش ئەوەیە کە هەندێک کەس بەهۆی ترشەڵۆکی گەدەوە نەشتەرگەری بۆ زراوی ئەکات زراوەکە لا ئەبرێت هێشتا هەر ترشەڵۆکی گەدەکە ئەمێنێت ئەوە کێشەکەی لەکوێایی پرسیارەکەت زۆر جوانە دەبانباتەوە بۆ ئەو بابەتێکەوە هەموو کەسێک ژانی سەرەوەی ناوە ڕاستی سکی هەبوو مەرجە بەکتریای گەدە هەبێت یاخود قورحەی مەعیدە و دوانزەگرێ هەبێت نەخێر زۆر نەخۆشی تر هەن سکاڵا و نیشانەکان وەکو لە سەرەتاوە باسمان کرد پێک دەچن بۆ نمونە ئەگەر هاتوو نەخۆشەکە ئەو سکاڵای هەبوو سکاڵای ژانی هەبوو سکاڵای دڵەکزەی هەبوو سکاڵای هێڵن جۆرشانەوەی هەبوو خراپ هەرزکردنی هەبوو سکاڵای لە دەستدانی ئارەزووی خواردنی هەبوو مەرج نییە هەموو ئەمانە بەهۆی بەکتریای گەدە و یاخود برینی گەدە و دوانزەگرێەوە بن یەشێک لە هۆکارەکانی تر کە ئەم حاڵتە دروست دەکات بەشێکی زۆر لەم کۆنیشانە و سکاڵان دروست دەکات بەردی زەرداوە نەخۆشەکە ئەچێت پەنا دەباتە بەر نەشتەرگەری بەردی زەرداوە بەڵێ ڕاستە لەوانێ 150 هۆکاری ئەو ژان و سکاڵانەی بەردی زەرداوەکە بێت بەڵام بەردی زەرداوەکە نەشتەرگەری بۆ دەکات ئەو سکاڵانێک کە پەیوەندیان بە بەردی زەرداوەکە هەیە لا دەچن نامێن بەڵام ئەوی کە پەیوەندی بە برینی گەدە و دوانزەگرێ یاخود شلبوونەوەی دەرچەی گەدا بەشی خواروی سوورەنچکەیە ئەمە ژێچێکە لەو نەخۆشیان کە نیشانەکانی بە گرفتەکانی گەدە و دوانزەگرێ دەچن بۆیە ئەو بەشێک کە نەشتەرگەری بۆ دەکرێت لا دەچێ و نامێنێ بەڵام ئەو بەشێکەوە پەیوەندی بە گەدەوە هەیە بۆ نمونە دەمینێ بە پێچەوانەشەوە ئەوانێکەوە گرفتی زەرداویان هەیە چارەسەر یاخود جاروە نەشتەرگەری ئەم ترشەڵۆشی گەدەش ئەنجام دەدەن بەڵام بەشێکی لە سکاڵەکان دەمینێ لەبەر ئەوەی بەشێکیان پەیوەندی بەوە هەیە کە تا چەند نەشتەرگەرێکەمە بۆ نمونە ڕێژەی سەرکەوتنی هەیە و سەرکەوتو بووە بەشێشتری پەیوەندی بەوە هەیە کە نەخۆشی دیکە ئەگەر هەیە ئەم نیشانە و سکاڵان دروست بێت بەڵێ سپاس دەکەین دکتۆر سامان تایر بەرزنجی پسپۆڕی نێشتەرگەری گشتی ئەم بەیانەی میوانی ئێمە بوویت و وەڵامدەری ئەو پرسیارانەوەی سپاس بۆ جەنابیشتان